بەڵێنێکی قایمقامی قەزای دەشتی هەولێر کۆتایی هێنا بە خۆپیشاندانا دوو ڕۆژەکەی بەشێک لە دانیشتوانی گوندەکانی بناری دێدەوانی سەر بە نەحیەی قوشتەپا. ماوەی دوو ڕۆژ بوو بەشێک لە دانیشتوانی هەفتا گوندی ئەو سنوورە خۆپیشاندانیان ئەنجامدا لە دژی ئەوەی کە ئۆتۆمبیلی بارهەڵگر بە ڕێگاکەیان داهاتوچۆ دەکەن و ڕێگاکەیانی تێکداوە. داواکاریمان ئەوەی لۆری نییە نێوەرە لۆری هەیە من لە مەردنێ ڕناگری من لە بەشەی دەنێ ڕناگری بەخۆم لێدام تێ هەردام تەنچەکەم تەقی چاک و تومێلەکەم ئاگری نەگرن ئەوانە حیساب لۆ کەس ناکەنەکە حیساب لۆ کەس بکەن زیان بۆ فەقیرانە بستەوەی شەوە نابی قەت بەو سەرمایە ئەمە ئەوەلانە ئەو سایقە فەقیر ڕاوەدا خۆ سایق سیلستانیا دەسەراتی نیوە چیمە. هەرچەندە لە ڕۆژی یەکەمی خۆپیشاندانەکەدا بەڕێوبەری نەحیەی قوشتەپا سەردانی خۆپیشاندەرانی کرد و داوای لێکردن کۆتایی بە خۆپیشاندانەکە بهێنن بەڵام داواکەیان ڕەت کردەوە. لە ڕۆژی دووەمی خۆپیشاندانەکەشدا قایمقامی قەزای دەشتی هەولێر سەردانی خۆپیشاندەرانی کرد و بەڵێنیدا کە لەمە دوو هاتوچۆی ئۆتۆمبیلی بارهەڵگر لەو ڕێگایەوە دەگوازرێتەوە بۆ ڕێگای سەرەکی هەولێر کەرکووک و ئەو زیانانەی بەرەم شەقامە کەوتووە چاچی دەکەنەوە. ئێمە هاو خەمین لەگەڵیان و هاو هەڵوێستین لەگەڵیان بۆ ئەوەی بە زووترین کات بە هەر جۆرێک بێ ئێمە ئەو کێشەیە دەبێت چارەسەر بکەین لەگەڵ جەنابی پارێزگار و لەگەڵ ئاسایشیش بەردەوام لە پەیوەندی دانا ئەو گەیشتنە ئەو چارەسەرێکە دەست بە ئیش بکرێتن و لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژ ئەو کێشەیە حل بکرێتن و بتوانین دوای ئەوەی کە ئەو بار هەڵگرانە گواسترانەوە ڕێگای سەرەکی هەولێر کەرکووک بتوانین ئەو شوێنانێک کە زۆر تێکچوونە ئەوانش دەستکاریەک بکەین بە شێوەیە کە بتوانن ئۆتۆمبیلی گەورە و بچووکی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو دەڤەرە بتوان هاتوچۆی خۆیان بەرەو هەولێر بکەن. بەهۆی خۆپیشاندانی دانیشتوانی گوندەکانەوە هاتوچۆی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان پەچی کەوت وەک بەشێک لە شوفێرەکان ئاماژەیان پێکرد نزیکەی 4000 ئۆتۆمبیل وەستاوە و لەو ماوەیە کە ڕێگاکە گیراوە ئەوان زیانی زۆریان بەرکەوتووە و ئەو بارانەی هەڵیان گرتووە نەیانتوانیوە لە کاتی خۆی بیگەێنن و بەشێکیان زەرەریان کردووە. وڵا زەرەر چوونە کاکە ماخۆلە من ئێستا تایەکم تەقاوە تایەکم کەمەوە بوو تەقاوە دوای خەڵکەمووی بێزار بووە سیارەمان ئیش ناکات چەتا لێوە کەسێک یعنی کەس هیچ کەس نی بەداهاتۆ کاکە یەک سیارەش ئاگر برێت 4000 سیارە وەستاوە یعنی تا پردیە زیاتریش وەستاوە هەمووی ئاگرەگریە یعنی داواکاری حکومەت بێتە هەنامانەوە شێوە نابێت کاکە هەمووی مناڵی لە ماڵ جێشتە خێزانی یعنی بێزار بووین. بارپرسانی ئیدارەی ناوچەکە بە هاوڵاتیانی ئەو گوندانیان ڕاگەیان کە لە ماوەی کەمتر لە 20 ڕۆژ داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت و گوند نشینەکانیش کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێنا و دەڵێن چاوەڕوان دەبن گەر بەڵێنەکان جێبەجێ نەکرا هەڵوێستی تریان دەبێت. شیراز عەبدوڵڵای نارتی، هەولێر.